لە هەولێرێک کچەکە 17 ساڵی هات نەخۆشخانەیەڤە هاتیە شەوتاندن ژن باباوێ یانژی باوەژن زردەی کاوێ بە سووتاندنە ڕێیانێ هاتیە تومەتبارکردن ئەف دیمەنە یەن نەخۆشخانەیەنە ئەف ڕێیانە بەریاکو بێتە شەوتاندن ڕێیان هاال نەخۆشخانەیە تەمەنەوێ 17 ساڵە li gor doktoran dibêjin rêjeya şewtîn yan jî sotina leşê wê ji sedî heştê ye rewşa wê ya tenduristî ya xirab e nihal nexweşxaneyê ye li Hewlêrê nivandiye jin baba wê yan jî bawejin zirdayka wê bi tûmeta sotina wê a hatiye girtin li destpêkê reyanê gotiye ku ev xwe salxwe kiriye lê piştre axiftinên xwe guhartine gotiye ez ê bi rastiyê bêjim jin baba wê salê kiriye ev mala reyanê ev jî beşekin ji wan cilûbergin ku li ber reyanê bûn ew deyka xwe yan jî jin baba xwe bi tinê lê mal bûn dema ku ev bûyere çêbûyî reyanê dû bira û xuşkek hene beriya 5 salan deyka wê wefat kiriye jin bab heye ئەڤروکە بەر پرسیار ئەم دێ بەحسا ئەvê mijarê bikein ka çi wisa kiriye ڕێیان bibêjî jin baba min wesal min kiriye yan jî çi wisa kiriye ku jin baba wê bi destên xwe evê keçe ya 17 salî bişewtîne ber pirsiyar li gel me bin Babê Reyan Birêz Mehmûd Cemîl mêhvanê me ye gel Birêz Şadî Newzat endama Komîteya Karûbarê Civakî û Mafê Mirûvî li Parlemana Kurdistanê بخير بين زور سپاس کاک محمود بخير بين سلامتیە بۆ ڕێیان ئەتوانم ئێستا بزان ئێستا ڕەوشی تەندروستی چۆنە والله تەندروستی دەستی خوا و دوعای مسلمانان تەندروستی وڵی ناجێگیرە دکتۆر ئەڵێن چی ڕێژەی سووتانی چەنە کوێ لە هەموو زیاتر لە جەستەی ئازاری بینیوە وڵات سەدا هەشتایە سووتانی زەرەرەکە لە هەموو زیاتر لەکوێیە والله زەرەکەیت هەتا تاوای جەستی کردێتەوە جەزیری هەیە بەس تۆزی نێرن دەوری ناو بەس چواری ناوکی نەسووتاوە چواری ناوکی ناتی هەموو گیانی سوتاوە هەموو گیان گرتووە ئەتوانیت پێم بڵێت ڕێیان ئێستا قسە دەکا ڕێیان بەڵێ ڕێیان قسە دەکا بەس قسە دەکا بەڵێ قسە دەکا ڕێیان قسە دەکا دەڵێ چی والله قسم لەگەڵا کردووە ئیتر کەلایت ڕێیانیشان قسەیان لەگەڵا کردووە ئەژێ باوکەر ئەو ڕێز زەردایکەم بۆیتر نازانم بۆچی ئەڵێ چۆن ڕووی داوە تۆ پێم بڵێ کاک محەممەد محمود پێم بڵێ چۆن ڕووی داوە ڕووداوەکە والله خوشکە شەیهان پێش ئەوەی بڵم توێ دەمەقاڵە هەبوو لە ماڵۆ توێ دەمەقاڵە هەبوو لە ماڵۆ ئیتر ئەوە بووتی بەخوا ئەڕۆم ئەیسووتێنم بەش عقل سوعبەتی دەکا تێکم سوعبەت دەکاوتم شتی واڕوو نادا ئەوە بوو من وتم سوعبەت دەکا خەیت بانگی دا بانگی نیوەڕوانێ بوو دای بانگی نیوەڕوانێ چوون بۆ مزگەوت بەڵێ چوون بۆ مزگەوت ئیتر کە چوون بۆ مزگەوت وڵات نوێژ تەواو بوو نوێژی جەماعەتمان تەواو سلام داوە منداڵێک کات کوڕی ئەوە گەنج بوو هاتوتی کاک مەحموودی بەڵێتی فریاکەوە کیژە سووتا کە من هاتمەوە لە مزگەفتێ و هاتمەوە تا گەشتمەوە ماڵێ سێرەکەم هێنایان دەرێ لە بەدرگای حەوشە دێخەنە ناو سەیارەی ئەمن چیم بینی حتیوەر ڕژوویەکەم بینی خەڵوزیەکەم بینی ئافەتم نەبینی کە ئەوم بینی تێک چووم یانی حەزێت ئەقڵم نەما ئەو دەمەقاڵەیە کەی بوو پێش ئیتر دوای ئەوە وڵات ئەو دەمەقاڵەی دەمەبەیانی بوو سەوات دەکات دەمەبیانەکەی ئەم ڕوویدا پێش نیوەڕۆکەی ئەوە ڕوویدایتر کە من هەست
هەڵسام چوون بۆ مزگەوت و بانگیدا کچەکەم لە دوا خەڵکی ئیش و چ بوو لە حەوشەی پشتەوەمان خەڵکی ئیش و چت بوو بانگدام چوون بۆ مزگەوت ئەو سعات ئێستیم ئەم بیترسێنێ لەبەر بێژێ بیترسێنێ سوابەتەکە ئەم خێزان سوابەتەکە لەوشی بیترسێنێ شتێکی واڵێ لەوشی بیترسێنێت ئیتر حەوشی داواتم خەڵکی حتا پێشەوەی بچم مۆزگەیش قسەم ڕێیان ناکرد کچ خەڵکی خەریکی ئیشم یعنی هەست وتی خەریکی ئیشم دە باشە ڕۆڵ گیانم چوون بۆ مزگەوت هەستت ئەکرد کە ئەم دەمەقاڵەیە گەورەتر دەبێت بە شەڕێکی گەورەتر نەوەڵڵاه هەنجۆش واژ نەبوو دەمەقاڵەکەوتین بۆ شێوەی بێ تێدەکەی بەس ئیتر ئەو کەوتی بە دسانەکەت ئەڵێ بەڕێیان بڵێ ئەوە سووتیانم من کە بانگی نیوەڕۆیدا چوون بۆ مزگەوت ئەتوانم بزانم دەمەقاڵەیەکە لەسەر چی بوو خە لەسەر ڕێیانی بوو لەسەر چی بوو لەسەر چه بووە بە شەڕیان هی ڕێیان و باوەژنی لەسەر چه شەڕیان بووە لەسەر چی بوو بەڵێ ئەی بۆ خۆپاک و تەمیز ناکەی بۆ دایمە بۆنی تێ خۆپاک و تەمیز ناکەی ئەو شتانە بوو باشە ئەوە یەکەم جارە دەمەقاڵێکی ئاوا ڕوو دەدا نەوەڵا شێن خان با من خوشکی خۆم تێگەیانم لە ئەوە نزگەی پێ ساڵە من هاوسەریگیریم ئەمش ناکردووە نزگەی پێ ساڵە نزگەی پێ ساڵ من هاوسەریگیریم لەگەڵ ئەمش ناکردووە کە هەزێکم کردووە لەگەڵ ئەم ژنا هیچ ساڵێ دو ساڵ باشوین بێرەکەەوە دو سێ ساڵێک هەر باشوین و عیبی نەبوو ژن و مناڵێک کەوتۆ بینمانەوە منداڵێک هاتە بینمانەوە منداڵێک ئیتر ئەوە بوو وتم مادەم واسیان بخوا دوای ئەم دو سێ ساڵە زان وردە و دەکەڵ مناڵەکەمە واز بەرەو باشی ناڕوە یعنی هەستت کرد دوای هێنانی منداڵێک لەگەڵ مناڵەکانە باش نەما ئایتە ئەو منداڵە هاتە دنیاوە دوای دو سێ ساڵ ئەمش دەزانم بەرەو باشبوون ناڕوە لەگەڵ منداڵەکانم باشە کاک مەحموود تو قەت باشە قەی ناکەوتم قەت هەبووە هاوسەرەکەت لە ڕێیان بدات لە مناڵەکاندا چونکە هەندێک ڕسمم بینیوە ڕێیان داخ کراوە دەست و قاچی شوێنی سووتانن پێش ئەوەی تازە ڕوویدا بەڵێ ئەمی ڕاستە پێش ئێستاش مناڵەکان ئاگاش نەبوو کە داخراوە ئاگاشە لێ نەبوو ئەی چۆن یانی نەتبینی دەست و قاچی مناڵەکانە نەدەبینی نا لە ئاخرا بینیم کەی ئەخیرا ئاخرا بینیم دامە مافی مرۆڤیش ها کەی بوو ئاخری بینیت بەس ڕێیان بوو یان مناڵی تری نانە بەس ڕێیان بوو بۆچی بەس لەگەڵ ڕێیان وابوو بەس مناڵەکانیشم خراببوون ناڵم بەس ڕێیان بەس ئاخرەکان تریشم بەخۆنەکان دەرەکردمە دەرەوە مناڵەکان جاری وا بەخوا سەعات بەخۆ چەند جار لەو سەر دانیشتون لە حەوشەی ئەی بۆ کوڕەکەم کوڕەکەت چی پێم بڵێ ببورە کوڕەکەت چی لە کوڕەکەی تۆی دەکرد وڵا کوڕەکەی من بە قورئان جاری وا بوو دەشوە دەرێک بەلای برادەری ڕەفیق قوشتی هەبووە درەنگ داهاتەوە دەرگای لێ داخست بۆ سەرمایە لەو حەوشە دانیشتە بەیانی لەسەر چی وای لێ دەکرد ئیتر ئەی بۆ دەنگێتەوە بۆ ماڵ باشە ئەی تۆ باوکی ئەو مناڵانەیت مووقفت چی بوو لەو کاتانەدا بەڵێ هەڵوێستی من وڵای هەڵوێستی من خوشکە شەیهان هەڵوێستی من چی وتم قەی ناکە ئەم ژنە تەحمل بکە هەر خۆم ڕاگرت و هەر هەڵوێستی من هەشتێکی ترم هەر ئەوەندە بوتم بخوا ناوان باش بووی هەر باش نەبوو هەر خۆم ڕاگرت و بەخوا خەڵک خەیر و من پارەیان بۆ ئاوردم بۆ مناڵیان بەخوا هیچم نەیەبینی و هیچین بە من نەیەوت و مسلمانان خێرانەکرد بۆ مناڵانە یان هاورد هەمیە شادۆ لە من هیچی بە من نەیەوت و
باشە چنها خێرەوە خێریان کردووە بە چاوی کشەکەشمی کوێر کرد هەر قسەم نەکرد باشە کاک یەکەی- محمود ئەو کیژە نزگە هەفتا وەرەقە خێرەوەمەن بۆیدا کوێریان کرد هەر قسەم نەکرد باشە پێم بڵێ کاک مححمود باسی کوێربوونی ڕیانیشم بەڵێ. بکە ئەڵێن چاوی تەقێنراوە ئەوە چۆن بوو چاوی کە لێدا بوو زەقگەیوە چاوی کوێر کرد بوو بەڵێ حەشایرێک وتی من نەبوو چۆن وای لێ کرد بوو حەشایرێک من نەبوو وڵایت نەزان بەچی وای کرد من ئەگەم نەوزۆ نییە قشەی وا ترساد بوو نێشی وەرە بێمە بڵێ وام لەگەی ترساندبوو نێ کەسمان قسە یعنی ئێوە هەر پێشبینی دەکەن کە وای لێ کردووە دەکەن هیچ کەسێکی خۆتان بڵێ. نازانن کێ چاوی ڕیانی پێش ئێستا تەقاندووە یعنی ئەڵێ ڕیان گەشاو بووە بەخۆ بەخە نازان ینی وای مدەکان ترساند بوو باش نانی وێرا ڕاستیەکان بێژن باشە لەسەر تەقاندنی چاوی ڕیان خەوتنی یان نووسنی منداڵەکەت لە دەرەوە شەوی بەڵێ. زستان لەسەر داخکردن لێدان چونکە زانیاریم هەیە ئەڵێن نانیشیان بەڵێ. پێ نەدەدا سجنیانی دەکرد لەسەر ئەو هەموو شتە دوو هیچ قسەت نەدەکرد کاک مححمود خوشکەشەیان با من ئەم قسە لێرا بۆ بکەم قسەم چی بوو لەبەر خاتی ئەو کیژە بوو کە لە بینمانان بودم باوکشیر سەگەردان نەبێوەکو ئەمان تیەکەی ئەو کچە بچووکەم هەبوو لێی بەش مەخوای گەڵە ڕحم خاتان دەڕی ئەم ئافرەتی ئەمەردەی بێت تایم لەبەر خاتی ئەم کچەی چۆن ئەمەژی منە وبین ئەو بەزیێت بێتەوە بە مناڵانە خۆ نەموتوە ئەو منداڵش ئەو نەمزانی ئەو منداڵش کچەی بوو بێگومان لە- بێگونا بۆ ئەمە- حەباسی ئەو منداڵە ناکەن خۆ هەموو باوەژنێک لەم دنیاە خراپ نییە یعنی باسی باوەژن و زەردایک ناکەین لێرە مەبەستم ئەوەی ئەوە باسی ژنێکە کە ئەو هەموو شتانت بینیوە ئەو چۆن دەوری هەبووە تو هەست ناکەیت توش کەم تەرخەمیت هەبووە کە بە دروستی مناڵەکانت نەپاراستووە کەپتەر نەبووم لە مناڵی خۆ مەسم ئەم خزمانم توشی کەژی کۆمەڵایەت مەشخوای ئەم ژنە هەر باش بووە هەر باش بووە چەند جار بە قورئان چۆقی هەوڵ بیکەوەگی خۆمە زاڵم بووە ژنە خشێن هەر خۆم ڕاگرت هەر خۆم ڕاگرتووانی زاڵم بووە چقی هەوڵ بیکەوەگی خۆمە یعنی لە ژیانی خۆش دەترسات لە دەستی ئەو ژنە خۆشم بێزارم خۆش لێ ترسان بە خۆنە زاڵم بوو باشە من زانیاریم هەیە کە تەعاهودیش لەسەر خۆی نووسیوە سکاڵات و مارکراوە پێش ئێستا تاهودیش لەسەر خۆی نووسیوە کە عەزیەتی مناڵەکان بە تایبەتی ڕێیان نەدات ئەوە ڕاستە؟ ئەرەوە ڕاستە ئەوە کەی بوو پێم بڵێ کەی گەیشتە ئاوە لەسەری لوتت وتت ئەبێ شکاتی لێ بکەم وەڵی تر شەی هانا شکاتی من چی بوو شکاتی من ئەوە بوو تایسە خۆم ڕاگرت و بەخۆ ئەوەنە زوڵم لە خۆم و لە مناڵەکانم کراوە هیچ کەسێ نەکراوە ئەو تەعاهودەی پێش ئێستا لەسەر خۆم ڕاگرت و هەتا ئێستا بزاو تێدەگەین بۆ تەعاهودەکەی تێدەگەێنم تێدەگەین ئەو زوڵمەی لە ئێمە کرا لەم پێنج بنا بەتەبێت ئەم خۆم ئەو چوار مناڵم ئەمەیان کچی خۆی بوو بەس ئەو زوڵمەی لە خۆم ئەو چوار منداڵە کرا باوەڕ دەکەم هیچ کەسێک کرا بێت کە ئەو ژنێ پێی کردین بەخوا شقی هاوشێنان بیکەوەرگی خۆمە هەر خۆم ڕاگرت قەی ناکە ئەخوا بخاتە دڵی ئەم ژنە باش بێ بۆ خۆم بۆ منداڵەکانم باش گەڕەکەمی شایادم زۆرە بەخوا چەند زاڵم بۆ ئەم ژنە بڕاستە باشە خودم شوێک لە شوانە قسە بینی یەکێکمان خەکانی قوڵی پێی نەسەرمانە هەر خۆم ڕاگرت و قەی ناکە بزانم تا کوێ ئەڕوات باشە ئەوە تا ئێرە لەبەر خاتی خوا لەبەر خاتی خۆم متابزانم تا کوێ ئەڕوات باشە ئەوە تا ئێرە ڕۆژ ئێوە دەڵێن باشە ئێوە دەڵێن نەمزانی ئێوە دەڵێن ڕێیانی سووتاندووە پێش ئێستا تەعاهودێکی نووسیوە کە عەزیەتی ئەو مناڵانە نەدات ئەو تەعاهودە بوو چی نووسراوە لەسەری خێر چی بوو بۆ ئەو کاتە ئەو تەعادە ڕۆیشتن بۆ مافی ئافرەت بۆ مافی ژنان بێ دیاڵە لێ بەڵێنیدا ئەم شتە دووبارە نەکاتەوە کەی ئەمە کەی بوو کەی شتەکە دووبارە نەکاتەوە شتەکە چی بوو
والله کەیسەکە بۆ قورآانە نایەتەوە خەڵم چی کاتێ ڕۆژن بۆ مافی ئافرەت ئەم تەعودەیدا باش لەسەر چی بوو لەسەر چی تەعهودیدا چی کرد بوو ئەو زردایکە ئاخر پێش ئەم سووتانی پێش ئەم سووتانی داخی کرد بوو لەسەر داخکردنەکە تەعهودی کە لەسەر مافیشتان هات نەی لە مافیش بەڵێ لەسەر چی داخ کرد بوو جاتم عزیزم نەڵان نادەم بەڵێ لەسەر چی ڕایانی داخ کرد بوو ئاوتیاز ئەوە بێعار بووە بێگوێی کردم و پیس و پۆخڵ بووە بۆ نیمی زوو چی لێ هاتووە قەیناکە ئەمەش لێق بۆ قەیناکە ڕایان هەر جاران وا بوو کە دایکی لە ژیان گۆڕا دوای ینی خۆت پێم بڵێ خەتا لە کێ بوو دوای مردنی دایکە بچە گۆڕە دوای مردنی دایکە بچە گۆڕە باش لەگەڵم بمێنە کاک مەحموود تۆ ئێستراحەتێک بکە باشە ئێستا ببوورە با یەک پرسیارتیش لێ بکەم اینجا بچمە لای شادی خان پێم بڵێ ئێستا ژنەکە ئاعترافی کردووە ژنەکە بەڵێ وڵی تا ئێستا نازانم ئەگەم لێ خۆت بینیوتە دوای ڕووداوە کە پێت وتووە بۆچی وات کردووە دوای ڕووداوەکە بەڵێ شەیهان خانم من ئەو کچەم بینی ئیتر زمانم شکا زمانم نەما لە دەما کە هات بە مزگەوت و ئەم معزەم بینی هیچ قسەم زمانم نەبوو قسە بکەم باش لەگەڵم بمێنە کاک مەحموود قەینا کەس هیچ مرۆڤێک هیچ باوکێک ئەوەنە زەمین وجدانی ئەجۆڕێت ناڵی خۆی سووتێنێت باش لەگەڵم بمێنە کاک مەحموود ئەچمە لای شادی خان گەلێک سپاس و مێهوانامەی بەخێر بێ چ زانیاریەکتان هەیە لەسەرم کێسە بەدواداچوونی ئێواڵی چی بەڵێ ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان بە تایبەت وەکو لیژنەی دیاریکراو کە مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ داخۆشکردن لە مافی ئافرەت ئەم جۆرە کەیسانە تابعەیەکی تحقیقی هەیە و تابعەیەکی لایەنی جێبەجێکاری هەیە کە بێت لایەنی جێبەجێکار کارەکانی خۆی لەسەر تەواو بکە و ئێمە تەنیا ئەتوانین چاودێروین بەسەر ئەم جۆرە کەیسانەوە کە ڕوودەدەن هەتاوەکو بزانین بە تەواوەتی ڕێکارەکانی دادگاییکردن و ڕێکارەکانی لێکۆڵینەوەی خۆی تەواو دەکا بە باشترین شێوە بە کەمترین کات بگاتە ئەوەی کە تاوانباری سەرەکی لەم کەیسەیە دیار بخرێ یاخود دەستگیر بکرێ نەک بۆ ئەم کەیسە بۆ هەموو کەیسەکانی تریش بەو شێوەیە و ئێمە بە پێی مەبدەئی فەسڵی سوڵتات ئێمە تەنیا توانین چاودێر بین. باشە شادی خان کاک مەحموود دەڵێت پێش ئێستاش زردایکێکە یان باوەژنەکە تەعهودی لەسەر خۆی نووسیوە پێش ئێستاش ینی مێژووی ئەشکەنجەدانی هەبووە داخکردنی هەبووە لێدانی هەبووە زیندانیکردنی هەبووە دیارە و تەعهودە ینی کاری نەکردووە چونکە ژنەکە بەردەوام بووە لەسەر کارەکەی یعنی ئەتوانێت پێم بڵێ من فەرموگیان فەرمو بەڵێ من گوێبیستی قسەکانی بووم و چەند بابەتێکی جیاواز هەن لەو قسانەیە کە بێ ئێمە هەڵوێستەی جدیمان لەسەری هەبێ بە تایبەت وەکو لیژنەکانی پەرلەمانی و کاری پەرلەمانی کە بە پێشتریش ئێمە کارمان لەسەرم بابەتانە کردووە بەڵام بەداخەوە بەدەنگەوە هاتنێکی ئۆتۆمانە لایەنی جێبەجێکارەوە لەسەر بابەتەکە نەبینیوە. یەکەم خاڵ ئەوەیە کە بەڕێزیانڵێن مافی چوونەتە لای مافی ژنان ئەوە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە کە بەڕێزیان ڕۆیان لێ کردووە و ئەوانن توانای ئەوەیان هەیە کە ئەم جۆرە کەیسانە بەرنە بەردەمی دادوەر و دادوەر تەعاهود لەلایەنی تۆمەتبار وەربگرێ بە دووبارە نەکردنەوەی ئەم جۆرە کەیسانە و تەنیا دادوەرە توانێت تەعاهودە وەرگرێ بۆیە ئەوان ڕویان لەوێ کردووە و ئەم تەعاهودە لە کاتی بوونیدا ئێمە پێویستمان بە لیژنەیەکی ترەکە بەداخەوە لە هەرێمی کوردستانە زۆر کارەکانی لاوازە و نەیتوانیوە وەک پێویست نەک تەنیا بۆ ئەم کەیسا بۆ دەیان کەیسی تر کە شایەتی ئەم جۆرە ڕووداوانەن و شایەتی
کوشتنیانین بنمونە کەیسی دوو خوشکەکەی چەمچەماڵ بنمونە کەیسی ئەو خاتونەی پار لە هەولێر بەدەستی هاوژینەکەی خۆی لە ماڵی باوکیدا کوژرا بنمونە دەیان کەیسی ترمان هەن کە ژیانیان بە مرگ بە کوشتن کۆتایی هاتووە و پێشتر لایەنی تۆمەتبار یاخود تاوانبار تەعاهودی هەبووە واتە ئەو لیژنەی کە دەبێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەیبێ بۆ بەدواداچوون و ناوەکەی سیستمی چاودێری خێزانی یاخود سیستمی چاودێری تاوان لێکراوە ئەم جۆرە لیژنەیە لە هەرێمی کوردستانە زۆر لاوازە و نەیتوانیەوە بە تەواوەتی کارەکانی خۆی جێبەجێ بکەم لەم جۆرە کەیساندا لە دنیاە ئەوەی لەبەرچاوی ئێمە ڕوونە ئەگەر دایک و باوکی حەقیقی و خوێنی مناڵەکەش بن نەک ئەو خێزانانەی کە مناڵێک تەبەنی دەکەن یان ئەو خێزانانەی کە مناڵەکان هی هاوژینێکن و هاوژینێکی تر دوای دروستبوونیان یاخود لە حاڵتی جیاببوونەوە مردنی یەکێک لە هاوژینەکان زەواجی تر دروستە بێ ئەبێت ئەم خێزانانە دەبێت چاودێری کۆمەڵایەتی مستەمر سەردانیان بکە بە تایبەت لە حاڵەتی ئەوەی ئەوە ئەکرێ شادیخان ئەو سەردانانە دەکرێت بەس با قسەکەم تەواو بکەم شەهیانگیان با قسەکانم تەواوکەم یەک لەحظە ئەم جۆرە بەدواداچوونانە دەبێ ئەم لیژنانە بە مستەمڕی و دەوری سەردانی خێزانەکان بکەن لە کاتی دیاریکرا و لە کاتی دیاری نەکراویشە واتە سەردان هەیە بە خێزانەکە دەوترێ سەردان دەکەم و جۆرە سەردان هەیە کە لە پڕ ئەنجامەدرێ بۆی خێزانەکە پێشبینی هاتنەکە نەکەن و کۆمەڵێک دەلائیل و کۆمەڵێک شت هەیە نەیشارنەوە و بەردەوام ئەم لیژنانە بێ کۆنتاکتیان لەگەڵ خوێندنگەی مناڵەکان هەبێ و خوێندنگەکان وەکو یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە ئێستاش هەیەی و لەم هەموارەش کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە دووبارە دەیبێتەوە کە خوێندنگەکان نەخۆشخانەکان زانکۆ پەیمانگاکان دەبێت لە هەر حاڵەتێکە بزانن توندوتیژی بەرامبەر خوێندکارێکی ئەنجامەدرێ حەقی ئەویان هەیە بەلاغ تەقدیم بکەن و دەبێت دەست بەجێ لایانی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە ئەم لیژنانەش دەبێ هەموو کات بە دەوری لەگەڵ خوێندنگەکان مامەڵەیان هەبێ لێک تێگەیشتنیان هەبێ بۆی بزانن ئایا ئەم دوو توندوتیژیە بەردەوام یاخودنا لە حاڵەتی بەردەوامبوونیان دەبێ ئەم مناڵە لەو ماڵە بهێنرێتە دەرەوە لا محالە نابێت لەلایەو خێزانە بمێنێتەوە ئەو ئەگەر باوکی فعلی بێ یا باوکی فعلی نەبێ یاخود ئەگەر مەسەلەن تەبەنی مناڵەکەی کردبێ یان مناڵی کەسێکی تر بێ و لەلای ئەو بێت بە پێی یاسا یان مناڵی خۆشی بێ دەبێت لەو خێزانە و مناڵە کە توندوتیژی بەرامبەر ئەنجامەدرێن نابێ بمێنێ دەبێت لەو ئیتارە بێتە دەرەوە لە شوێنێکی پارێزرا و پارێزگاری لێ بکرێت ئەمە نەکراوە ئێستا ئەمانەی خۆی باشە ئەوە تۆزە لێرە ڕەنگە مەسەلەن هەندێک نازام لەبەر ڕوتینیاتە لەبەر مەسلەی کومەڵاتیە نازام لەبەر شیرازە و کومەڵاتیە نازام هەنێک ناوی پێ ئەوترێت لێرە تۆزێ قورسە شتانە بکرێت باشترین حەل چییە بێ ئەو کاتە؟ ئێمە لە پەیماننامەی مافەکانی مناڵە بەندێکمان هەیە بەرژەوەندی مناڵ لەسەر و هەموو شتێکەوەیە بەرژەوەندی مناڵ لەسەر و کللتورەوەی بەرژەوەندی مناڵ لەسەر و عادات و تەقالیدەوەیە بەرژەوەندی مناڵ لەسەر و شیرازەی خێزانەوەی بەرژەوەندی مناڵ لەسەر و هەموو شتێکەوەیە ئەوە تا دەبینین لە پێناو پارێزگاریکردن لە کۆمەڵێک مستەڵەحات کە بۆ هەموو بابەتەکان بەکارەهێنرێتەوە مناڵێک ژیانی لەدەست داوە و مناڵێکی تر ڕەنگە سبەی ژیانی لەدەست بدا ڕەنگە دوێنێ کەیسێکی توندوتیژی زۆر ترسناک ڕوویدابێ و ئێمە پێمان نەزانی بێ و بەرنامەیەکی ئاوای لەسەر نەکرابێ لە بەروی ئاشکرانە بۆ جەریمەکە زۆر سپاس دەکەم شادی خان کاک مەحموود ئێوە سکاڵاتان لەسەر کێ تۆمار کردووە لەسەر هاوسەرەکە تۆمار کردووە؟ با من قسەیەتر هەیە شەیان خان فەرموویان بە کورتی زۆری نەماوە بەڵامەکە زۆری نەماوە ئەمەیە باسی کەم بەخوا لەبەر ئەم حاڵاتیش دم با تووشی ئەم هینە نەبم ئەم حاڵاتە نەبم حتا براکەشم چوو لە خانووی خۆی لە ماڵی خۆیان لە قاتی سەرۆ خانی بۆ تەواوکردن ژووری بۆ دابینکردن هەموو شتێکی بۆ ڕێکخستن میامە بۆ لای خۆی تێگەی تیرم لای خۆم دایان ئەنێم تیرمش مانگانە 400 نارم بۆ بڕینەوە وەکو مەفەقەی بەبێ شەرع و قانون 400 بۆ دانان زانیم پارە دابینەکەم بۆ منەکانم ڕازینەوە بۆ وەزعەکە بیانەوە بۆ لای خۆم ئیتر تەواو دەبێت خاتی پارەکە نێڵام نەکەم دەمە براکەم لای براکەم بن ئیتر ئەوە بووم مەکان دەباش ڕازی بۆ منەکەم مێنەوە لای خۆم کێنەمە لای خۆم نەمزانی وەتەمای ئەمەسە ئامەریای بووەوە
دوای ئەوە چەکی ماشغی بردووم ئەو کە معاش بەرگەم معاشی خۆمی پێرمەرگاتی شتێکداری کە وەری دەگرم شاردبی وەلێم یعنی کاک محمود ئەوە تۆ با تێبگەێنم شەیان خان ئەو چەکی پارەکەی لێ شاردوومەوە شەکی معاشی خۆمە کەی خۆمە معاشی خۆمە معاشی وەرەگرت نەمەزانیم ئەماش چی لێیەکە ئەڕۆژ بۆ معاش بۆ گیراوە باشە ئێستا کاک محمود ئەقلی خانەکەمی شارد بردوو کاک محمود ببوورە ئێستا ڕەنگە ئەو خەڵکە بڵێن بچیان باوکە قسەی نەکردووە ئەتوانی وەڵامی ئەو خەڵکە بیتەوە بڵێ بچی تاوەکو ئێستا هەوڵ یعنی ئەوەی کە کردووە بەس ئەمە وەڵامی خەڵکەوە وەڵایم بۆ ئەو خەڵکەی وڵای من ئەوەسانێ من چەند ساڵەکەم ئەمەم قبول کردووە لەبەر شی قبول بەقاتی ئەو منداڵە قبولم کردووە ئەو کشە بینات باوکش ڕەنجی نەفەوتیە ما بەش باش بیە ئەوە زاڵم بوو ئەوە زاڵم بوو بەقا شقدر ئاورە قسە ئەگەمورێکتا باش زۆر سپاس دەکەم کاک محمود ئەزانم ڕێیان لە وەزعێکی زۆر خراپی تەندروستیدایە سەلامەتی هەر خۆ بڵێت ئایستا ئەمەلێتەوە داواشم لە خۆ لە یاسا هەیە بەڵێ قسەی کۆتایی قسەی کۆتایی من بەڵێ وڵای بە یاسا سەروەربی سپاس دەکەم هەموو ئانی هەموو کەزنای زیان کە شایادن زۆر هەموو کەس نەزان گەڕک هەموو هەم شایە دەکەوت لە چێکەوت چی ناکە زۆر سپاس زۆر سپاس دەکەم زۆر سپاس شادی خان گەلک سپاس بە هەوەژی ئە بەرپرسیارە ئیمروبوون و کیان ڕایاندنە خوشخانەیە دە ڕەوشاوی گەلکی ئەخرابە بێگومانم دەسەر ڕەوشاوێ ساعتێن بێدا ڕۆژێن بێدا زێراتر کارکەین